بە قورعان ئەمانە زۆر گوناحن مناڵانە من زۆر خەفەتیان بۆ خۆم بەڕاستی نازانم ئەمانە لەسەر چی دینێکن لەسەر چی نەن زەمیریان هەیە نە وجدانیان هەیە نە یعنی هەرەزانن پارە لە خەڵک وەرگرن و قۆڵی خەڵک ببڕن ئەخ ئەم مناڵە زەمبی چێ ناوەمز بڵە هەمووی کارەباکانی لەبەر دەستی مناڵەکانە زۆر نزمە ئەوەی وایرەکان کەلەکانشی بە دەرەوەی ئەوتانێ ئەمە هەمووی ئەم دایک و باوکی ئەم مناڵانە پارە ئەدەن تۆ بۆ پارە ئەدەی بە شوێنێک کە مناڵەکەت دارزێنێت ئەوە لێەوە نەک بەس حەشەرات مشک و مار و هەموو شتێ دێتە ژوور ئەمە لێرە ئیجازەشی هەبوایە هەر مخالەفاتی زۆر هەر دامانە خست بەڵام ئەمە دوو شتی نییە هەم مخالەفاتی زۆر هەم ئیجازەشی نییە بۆی بە تاکید دایەخین کورە هەر زۆر پیسە هەر زیاد لە حەدەها ڕەش بووەتەوە ڕەش خۆتان نەیخۆن بۆ خۆتان یان بۆ مناڵەکان بۆ خۆت دێ عافیەتتان بێ شتەکان هەر کەوەنتەرەکەش کە ڕووی هەڵێناوە هەر بۆنیشی دێت کۆنا هەر جبس هەر مەمنوعە مەمنوع ئەم هەموو جبسە چییە؟ ئەمە چییە؟ جبس هەر مەمنوعە بدرێ بە مناڵ ساوە 2 ساڵ و 3 ساڵ و 1 ساڵ تا بە چاوی خۆتان بیبینن تاریخی پێوە نییە ئەمە هیچ هەر کەس نازانێت کەی دروست کراوە و لە کێ دروست کراوە و شوێنی هەڵگرتنەکەی کوێیە و چۆن ئەدرێ بە مناڵ